پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی ایاکم والدخول على النساء کور نکن ئاوا خۆتان کەم بەلای ئافرەتە وتیان یا رسول الله ئەفەڕەئەیتە الحەمو ئەی پێغەمبەری خوا ئەی قەیچیەکە ژن برای خۆیەتی برای مێردەکەیەتی کوڕەزای مێردەکەیەتی خۆیەکا بەژوورە پیاوەکە لە ماڵ نییە سەرخەوێکە شوێنێ تاوەکو پیاوەکەیەتەوە مامیەتەوە براکەیەتەوە لە ئیش ئەفەرمێ الحەمو المەوت فەرمێ کەسوکاری براکە خۆی کرد بەژوورا کەسوکاری مێرد مردنە ئای سوبحان الله ئەبینین خەبەرێ بڵاوە بێتەوە برایەک براکەی خۆی کوشت بۆ ئەوەی کە براژنەکەی دەستکەوێ حیلەوە ئاگامە لە حەدیسەکەی پێغەمبەری خوانیە سەڵات کاکە ئەنجالێ برایەتی قەیچەیە کە یێتە ماڵەوە و ئەڕوات و چ فەرقێکی هەیە و بۆ خۆی ئاگامە لە یەک حەدیسی پێغەمبەری خوا نابێ ئەزان مجتەمەعەکە چۆن تێکەچێ ئەزان کۆمەڵگا چۆنە بێ بە کۆمەڵگا و هەمووی تێکبەرە بێ بۆیە بێ زۆر وریابین خۆشەویستەکەم حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الحەمو المەوت کەسوکاری مێرد مردنە جا مردنی یعنی لە حەیاچوونا مردنە یان خۆ بەدەستی خۆی ئەیکوژی لە کۆڵێکیتەوە بۆی براژنەکەی و معاشی براکەشە بۆ دەستکەوێت و میراتەکەشی بگریت پەناگرم بەخوا ئەمەیە کە ئاگامان لێ نابێ بۆیە ئیسلام زۆر بەوردی